دنیا و هاوکاری و مربوطة نەک هاوکاری هەت 5,000 10,000 نە هاوکاری قسە هاوکاری معنەوی هاوکاری یارمەتی هاوکاری کەسایەتی هاوکاری تەکبیرکردن ئەمە گشتی هاوکاریە. دوایی هاوکاری چییە؟ هاوکاری شتێکە لە غیرەتی ئینسانە لە لووتکەیە حتا پێغەمەری خوا صلی الله علیه و سلم حەدیثیە لەسەر هاوکاری تو ئەبێ هاوکاری براکەی بسڵمانەکەت بدەیت دەرەگە مادام بسڵمانە حەت ڕەش پێسە حەت زمانێکە. دوای ئینسانە بێ هاوکاری هەموو قەومێ بکە وەکو ئینسان اینجا دوایی وەکو ئیسلام دوای وەکو هاوسێ و ناسیار و زمانەکەی خۆت نەتەوەکەی خۆت خۆی دنیا ئامایە لەسەر ئەمە سوڕەخواتەوە هاوکاری نەمێنێ ژیان نامێنێ. هاوکاری شتێ باشە بۆ بەشەر بیکە و خەڵکیش کەم و فرە هاوکاریەکەکە گشت خەرسێکیش وەک یەک نییە خەڵکەیە باشترە خەڵکەیە خراوترە. یعنی من وها ئەزانم ئێمە لەم شارە هاوکاریمان باشە بۆ یەکتری ڕاستە خەڵکانیش هەیە باش نییە بەس ئێمە هاوکاریمان لەم شارە بۆ یەک هاوسێتیمان باشە و یەکتری عاجزکردنمان کەمە و قەومایەتی و دۆسایەتیمان گشتی باش خراو نیمان ئێمە بۆ یەکتری. خەڵکان بێت داوای پارەی لێم نەکرێت زانیمە محتاجە خۆم پارەم داوە پێی و هەروە هاوکاری نەک بڕێ وە زەکات و ئەمانە دامە پێی و ژنی خواستە و دوایش فترێکی پێچە خۆی پارەگاورە دایتی و پێ هەر خۆم زانیم ئەم پیاوە ژن تێرێ و نوقسانی وتم چیت گەرەکەم پێویستیمەیە لە ڕووی نەهاتە خۆم دامە پێ پارەکەم داوە پێ چەند وەرەقم داوە پێ و لە دوای ساڵێ ساڵ و نوێ هاتە پارەکەی داوەتۆ پێ. هاوکاری شتێکی خۆشە دڵت پێی مرتاحەوە ئایستاگەت و کەسێک لی قەومیاوە کە دەستی ئەگری یان شەرد نییە بەخوا ئەگە پارەتیش نەبێ بە معنەویاتیش ورەی ئەو کەساتوانی بەرزۆگەی بەڵام ئیتر ئەگەر ئەو کەسەی کە لی کەوتووە نەخۆشە یان ئیمڕۆ زروفێک هاتووە دەسەریا بەڵام لە گشت لایەکەوە تو هاوکاری معنەویاتی بەرامبەرەکەت بەرزۆگەی و هەر شێوەیەک بێ بەس ئەوە نییە ئیمڕۆ تو لای هەنێک کەس ئیمڕۆ پارەیە بەڵام ڕاستە وەڵای پارە گرنگە بەس هەنێ ئینسانیەت هەیە لەوە گرنگترە منیسەر لە شوێنێگا پەکم ئەکەوێ یان لێم ئەقەومێ ڕەنگە پارە ها لە گیرفانمە وەکارم نایە من خۆم وام لێ هاتووە پارە پڕ گیرفانم بیە لێم قەومیەوە پارەکە وەکارم نهاتووە ئللا ئینسانێک هاتە کە سێرەگەی ئینسانەکە ئەگەر نەمیشناسی و ئەگەر لە خۆمیش فەقیرتر بیە ئینسانەکە وەکارم هاتە لەو کاتە هاوردێتی ماڵی گشت دنیا کە هاوکاری میکردە و هەر شێوەیەک بێ لە هەر لێ قەومیانێکا بێ ئەوە گرنگترە. خەڵک زۆر باشە بە تایبەتی خەڵکی دووس هاوکارە لە هەموو شتێکە بەرامبەر چین و توێژەکانی دووس خوڕمات و شتەکانیش ئەوەیە کە ئایبینیت لە ڕۆژانە. کەسێکی لێمرێ هاوکارن هاودۆسن لەگەڵیانە هەموو شتێکن بە هەموو شێوەیە لە خۆشی و ناخۆشی لەگەڵ خەڵکی خۆمانە وسپاس بۆ خوا دووس خوڕمات و ئێستا 100% یعنی لە هەموو ڕوێکەوە باشە. من ئەڕۆمەوە بە سیارە ئەختیارە برادر دێنم هەڵیەگرم لە ڕێکێ بینم عاتڵە هەڵیەگرم یەکێکە بانگەوازەکە لە مزگفتەکان ئەمرخوای کرێچنە سەر خەبران نەخۆشیە بزانین ئەڕوین سەردانیەکەین هاوکاریەکەین ئەگەر پێوەسی بە پارە و ئەوانە بێ هاوکاریەکی باشیەکەین ئینشاءالله. ئیتر لە بازاڕ ئێستا من خۆم دوکاندارم هاوکاری فەقیر و فقەرا زۆرەکەین خەڵکی زۆر ڕومانتیەکەڵێ نەخۆشیە فەقیر هەیە هاوکاریمان دەست هاوکاریمان باشە بۆ خەڵکی ئێمە شارەکە ئێمە معروفە بە هاوکاریکردن ئەوەی پێوەسی بە ئێمە بێ ئینشاءالله درێغی ناگەین لە هاوسێ لە هاوڕێ حتا لە قەومەکانی تریش پێوەستیان بە ئێمە بێ هاوکاریانەکەین دەستی هاوکاریان بۆ درێژەکەین ئێمە. عبد سكت خير باو زكاة نزالية أنا والله حجم كل وقت ثاني كلام خواو زكاة دركمو أما أنا حشي أوي خمزان كل دواجب نشوفه منك أليه خرماية بدأ خير وروح حرشية كما خذ روي بدك هم
هەموو کەسێکمان پێویست بە هاوکاریە هەر لە ژیانە شەر نییە لە ڕووی مادیەوە یان لە ڕووی پارەوە هەموو کەسێکمان پێویستی بە هاوکاریە مرۆڤ ناتوانێت بەتەی نابژێ طبعاً هەموو کەسێک پێویستی بە هاوکاری دەوروبەرەکەیەتی جار وایە وەکو ئامۆژگاریەک بێت جار وایە وەکو یارمەتیدانی وەکو هەرەوەزیە لە کارێکدا هەمومان پێویستمان بە هاوکاریە جاران طبعاً باشتر ئیسەی شەرماوە بەس جاران باشتر بوو وەکۆی باسیەکەن جاران لە ئاواییەکە لە دەیەکە ئیشێک وایە هەموو دێکە کۆبوونەوە بە یەکۆیان کرد هەرەوەزیان لێ کرد ئێستا و شتێ لەکەم بۆتەوە وەکو جاران نەماوە هەر کەسێک بتوانێت یارمەتی براکەی کات هاوسێکەی کە هاوڕێگەی کە لەلایەنی شەرعەوە سەربەرزی دنیا و قیامەتە بۆ محتاجین بۆ ئەوانەی کە احتاجن بۆ ئەوانەی کەوا زەرورن خاصن ئەوانەی کە عیلاجیان هەیە عەمەلیاتیان هەیە ئەمانیان هەیە هاوکاری شتێکی گەورەیە ئەو هاوکاری شەکە ئینسانەکەی کە دڵنیا بە خوای گەورە پێبەخشیە هەموو کەسێک توانایەوە نییە هاوکاری بەرامبەری بکات چونکە شتێکە خواییە غیرەتە توانایە لای من شتێکی زۆر گەورەیە هاوکاری بەرامبەر بکەی هاوکاری کەسێ بکەی کە دەست نەڕۆ بێ کەسێک کە پەنات بۆ ببە ئەمانە شتێک زۆر گەورە و زۆر لای من زۆر گرنگە ئامۆژگاری ئەمەوەیە هەموو کەسێ بتوانێت هاوکاری خەڵ بکە تر بەتوانە بە پارە بێ بە یارمەتیدانی بێ بە شتێک بێتوانە هەڵگردی نەبێ هەڵگیری لەگەڵیا لە بانج عادە کەسێ دەست بگری بیت بەڕێنیتەوە ئەمان شتی هەمووی هاوکاریە گرت پارە نییە لای من هاوکاریەوەی سەردە لە خزمەکەت نەخۆش بڕۆی دوێ بۆ دکتۆر هاوکاری هەزار چت بابەتێ خوار شەرت پارە نییە هاوکاری هەمە جۆرە هاوکاری هەیە ئینسان لایەنی مادیوە هەیە لایەنی قسەوەیە مەسەر ئەڵێ قسێ بکەی ئەوە هاوکاریە قسێ لە شوێنێکی شیاو بێ کەەوە کابرا لێ قەوما بێ کەەوە یان لە زرۆفێکی نادیارەوە باشترین هاوکارێ لای من وڵی هاوکاری وەک شخصی خۆم بڵێ هاوکاری زۆر کەسم کردە لەخوا بە زیاد ئەوەی کە بەنیهێنی و بە ئاشکرابی هاوکاریەوە خوا پێزانێ ئینشاءڵڵا هاوکاری هەموو کەسێک لە لای خۆی گەر ئەو ڕوحەیەتیا بێ ئەو ڕوحی ئیمانیەتیا بێ هەم لەبەر پێناوی خوای گەورە خوای گەورە ئاسانکاری بەڵە بۆ هەموو کەسێک لەبەر خوای گەورە باڵایت بەرزەکات و لە دنیا و لە ئاخرەت سەربەرزەکات بۆ لەبەر یارمەتی فەقیرەکە یارمەتی محتاجەکە ئەو کەسێلە کەمانە لە نای دینەوە لە نانی حەدیث و لە نانی هەموو شتێک لە پێوەری ئیسلامەکان پێوەری دین هەموو یارمەتیمان ئەکات و تەشجیعمان ئەکات ئێمە یارمەتی فەقیر و موسڵمان و محتاج و نەخۆش و دامان بکەین و هەمان کاتیش زۆر کەس من هاوکاریمی کردە لەم کەناڵە ئێوە زۆر سوپاسیان ئەەکەم وەڵاهی لە زروف من مەسەل لە زروفێکە هەبوو کەوا من لەم شاری خۆمە دوکان و ڕۆی کەوا هاوکاریمیان کرد یعنی وەک ئەوەیە لە ناو ئاوێکا دەرمکەن و یعنی زۆر ئەوە قەت لە بیرم ناچێ ئینشاءڵڵا هەتایە بە خێراتنی کورساتەکەم بەڕاستی هاوکاری لای ئێمە لە شاری چەمچماڵ بەڕاستی دەستی هاوکاری زۆر ئەکرێ کەسێ بناسین یان نەناسین ئەم شارە خۆشەویستەی ئێمە
هەمیشە پێشەنگ بووە لە یارمەتیدانی فەقیر و هەژاراندا جا چ بیناسین چ نەیناسن ئێمە هاوکاری تەواوی ئەو خەڵکانە ئەکەین. وەڵاهی قوربان من وەکو خۆم شخصی خۆم هەرچی بدینم ئەوەی پێم بکرێت لە توانای خۆمان ئینسانی دەتوانێت بەبێ توانای خۆی هاوکاری دەوروبەرەکەی بکات. گرنگ ئەوەیە تۆ لە هەر جێگەبی لە هەر شارێبی لە هەر شوێنێبی کەسێک پێویستی بە هاوکاری بوو تۆ بتوانی هاوکاری بکەیت. هاوکاری هەموو کەسێک ئەتوانی هاوکاری خۆی بکە ئیتر گەورە بێ بچووک بێ ئیتر هەر کەسۆ لە ئاستی خۆیەوە ئەتوانی هاوکاری خۆی پێشکەش بکات. یەشێکی بە خێراتنی کەناڵی کورساتەکەم بۆ ئەم چاوپێکەوتنە بۆ ئەم دیدارەکەوا دێن بۆ شاری سەمسەماڵی خۆشەویست. ئێمە شاری سەمسەماڵ شارێکە زۆر میوان دۆستە زۆر هاوکاری خەڵکەکە. ئێمە ئەم شارە زۆر هاوکاری خەڵکی کردووە لە هەموو بارێکەوە. ئێمە حەزەکەین ئەو کەسانی کەەوە هاوکاری ئەەکەن با نەدرێتە کەناڵەکان با هەنێشت هەیە نەکرێت لەبەرەوەی خەڵکانێک فەقیر هەیە زۆر هەیە لەم شارەیە کاتی خۆشی لە هەشتاکان و لە حەفتاکانشە هاوکاری خەڵک هەر بووە و ئەوانێکەوە وەزعیان باش بوو و دەرامەتیان باش بووە کە یارمەتی خەڵکیان کردووە و هاوکاری خەڵکیان کردو و زۆر ئێمەش ئێستەکە کە وەکو کاسبکاری شاری سەمسەماڵین زۆر پێ خۆشحاڵ بووین کەوا ئێوە کە هاتن بۆ ئەم شارە حەزەکەین هەموو کاتێک ئەم شارە دڵسۆزی خەڵک بزانن کەوا بۆ ملەتەکەی خۆیان و بۆ کورد و بۆ ملەتی کورد و بۆ ئەم کەناڵانە بۆ هەموو کەناڵێک مەدرسین. ئێمە خۆم هاوکاری هەتا حدێک هاوکاری خەڵکەکەم حەز ناکەم کەس پێم بزانێت کە من هاوکاری خەڵکم کردووە. حەز ناکەم حەزەکەم بێت چرکە هەر شتێ بم بە خەڵکێک کەوا خەڵکی فەقیر بێ حەز ناکەم هیچ کەسێ بزانێت تەنها خۆم و خوا بزانێت. زۆر مهمە ئەو شتێکەوە ئینسان باسی ئەو شتانە نەکرێت باسی ئەوە نەکرێت کە من یارمەتی فلانم کردو یارمەتی ئەوم کرد ئەوم کردووە. ئەو شتە زۆر ئێمە پێمان چاکەوە لە ڕۆنگەی عشایریەوە ئەو شتە زۆر چاکە کە ئەگەر هاوکاری بکرێت لە بین خۆت و خوایە بێت. وڵای تر بەمانی و معنوی ژیان هەر ئاواییە کە هاوکاری یەشێ بکەیت و ئەمە بکەی ئەبێتر کەسێ پێی نەزانێت ئەبێت لەبین خۆت و خوایە بێت. شێکی بە خێرهاتنی کەناڵە خۆشەویستەکەتان دەکەین کەوا کەناڵەکەتان لە ناو دڵی هەموو هاوڵاتیەک ینی کراوەتەوە. چەمچەماڵ شارێکە یەکەم شارێکەوە دەستی یارمەتی درێژەکە بۆ و کەسانی کەوا خاوەن پێداویستەکان هاتو چۆی نەخۆشەکەن ئەڕۆن بۆ هەر کەسێک لێ بقەومێ ئەڕۆن بەهانایەوە. من شخصی خۆم هەر کاتێک یەکێک پێویستی پێم بێ من ئامادەم بەسەر و ماڵ یارمەتی بدەم. و چەمچەماڵێکم شارەکەەوە لە شارەکەمانە قەبرسان قەبر هەڵکەنن بەبێ پارەیە. هەموو کەسێکە بێ ڕێز لەو تەمانە بگرێت هەموو کەسێکە بێت ڕێز لەوانە بگرێت یانی وا هەیە پاریشی پێێنێت لە ناوپاسە ئەتوانی پارەکەشی بۆ بدەیت و ئەمانی بۆ بدەیت. هیواهەیە ئەبێ لە خۆت گەورەترە ئەبێت تەمەندار ئەبێ ڕێزی لێ بگریت و لە بەریشی هەڵسیت و ئەمانەش بکەیت. مەرجی هاوکارەکانمان دیبن جاری وایە تۆ سەردانیکردنی یان بە دەمەوە هاتنێکی کابرا ینی ئەگەر نەخۆش بێت لێ قەوماوە یان شتێکی بەسەر هاتووە دەستی هاوکاری بەڕاستی ئەوەیە کە کۆمەلگا زۆر پتەوەکە زۆر بەهێزەکە زۆر خۆشەویستی دروستەکان لە نێوانمانە. بەڕاستی گرنگە بەڕاستی هیچ شتێک وەک دەستی هاوکاری گرنگ نییە من ئانی لەو باوەڕم ئەوەنە کۆمەلگا بەهێز ناکات. دیارە قەزای چەمچەماڵێکێکە لەو قەزا گەورانەی کە لە کوردستانە ناوبانگی بەوە دەرکۆ کە میوان دۆست و خزم دۆست و هەروها پێگەیەکی بەهێزی کۆمەڵایەتی لەم شارەیە هەیە. ئەو کەسانی کە لە چەمچەماڵە
هاتبنێتە ئێرانە لەلایەن خەڵکی ئەم شارە هاوکاری کراون چی لە ڕووی مادی معنەویەوە و خەڵکی چەمچەماڵ کۆمەڵی خەڵکی باشی تایە کە دەستڕۆشتون ئەوانە ئاگان لە دەوروبەریانە کە لەم بار و زوفارێمی کوسانی کەوتو بەتابەت لە ڕووی ئابوووریەوە و لە هەموو پرسە کۆمەڵایەتەکانە لە هەموو ئەو شتانی ڕوودەدەن لە کوردستانە کە خەڵک ئاوارە دەبێت لە شوۆنەکانی تر چەمچەما پێشنگ بۆ کەمپینی دروست کرد و هاوکاری گەیانەوە شارەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و لایەنێکی دیکە ئەوەیە کە خۆشحاڵی ئەوەیە کە تاکو ێستا لە شارەکانی تر گۆڕێک بەپارێ لێرە گۆڕستانێکمانەیە لە ڕێی کۆمەڵێک کەسی خێرخواز و گەنجی بەتواناوە تاکو ێستا گۆڕ لێرە بێ بەرامبەرەکە هیچێک کۆچی دوایە کە ئەو کەسە ڕێک قەبرەکەی بۆ ئامادە دەکا و بێ بەرامبەر پێی دەدات و لایەن خەڵکی دەوڵەمەند شوزەیی بەخشرا بۆ گۆڕستانە من وەکو خۆم ئەگەر بڵێ ناتوانم بەر کامێرە وەسفی خۆمکەوە دەبێت خەڵک پێت بڵێ ئەو کەسە چۆنە بۆیە هاوکاری خەڵک بووینە لە ئەوانی کە مندان بوونە خاوەن پێداویستی تایبەت بوونە هەر کەسە پێویستی بێمە بێ پێتوانە هاوکار بووینە. خۆم هەر لە مناڵیەوە نییە هەر خۆم ڕەحم هەبوو ئەختیار هەبووە نییە دەستیم کردووە تا بازار هێنامەتەوە هاوکاری کردو شومە بۆ لای نییە هەر دڵم وا بوو خۆم ینی لەزەت وەرەگرم لە هاوکاری یان پیرێژ نییە یان شتێک لە زێمەستەمە عارەبانەمانێ لێرە سەد چەند کەس نییە تا ئێستا لە خوایە بەزیاد بێ یعنی ئەگە 20 کەس لێرە شت بێنە داینێ نیە نایگەڕێنیە ئەڵێ ڕۆم ئیشێکم بەیە تا ئەوێ ڕۆم ئەگەر ئەمەە کۆمەڵیش بە چاومان لێ بێ ئەڵێن داینە لە پاڵ عارەبانەکە ینی زۆر شوێن هەبوو هاوکاری ڕەفزی کردەوە دێت ئەم شتە لێرە دانم خۆم بانگم کردەوە تمۆرە دادا لێرە داین وەکو ئینسان وەکو مرۆڤ ئەگە نەتوانێت هاوکاری بکەین ژیان ناڕوە ئەم ژیانی ئێمەشە نەک بە من و بەتەوە هەر دنیای خۆی لا خاص ناکوردواری خۆمانە ئینسانێک ئەگەر هاوکاری نەکرێت ناتوانێت بژێت لە وڵاتی ئێمەش وەکو موسڵمانیش ئەبێ هاوکاری یەکتری بکەین بۆ ژیانی خۆمان بۆ چوونەبەرەوەی ژیانی خۆمان کە بتانین ئینسانێکە خۆی هەیبێت و نەبوو بێ ئەبێ بزانین ئەو کەسەی بەرامبەری چوانە مقابلەکەی ئێمە ئەگەر وڵات وەکو ئەم کەسانی ناو خۆمانە کە ئەم هاوکاریەمانەیە تەمەەن شتێکی جوانە لە خاصە ناو کردواری خۆمانە ئێمە ئەگەر فەقیر و دەوڵەمەندمان زۆرە لە وڵاتەیە دەبێت دەوڵەمەندەکانمان نتوانێت هاوکاری فەقیرەکانەکە ژیان ناڕوە ژیان زۆر قورسە بێت لەسەر ئەو خەڵکی ئێمە حەقەتەن نیست ئێمە لەم ژیانی خۆمانە کەمێک کەم و کورتیمان هەیە بەڵام لەخوا بەزادیە دەستی هاوکاریەکەمان ناو خۆمانە ئەوە نەباشە یعنی ئەگە هەستبیکی بکەن کە شتێکی نەبوو نەکارە ئەبێ خۆمان بچینە دەمێ و هاوکاری ئەو کەسانە بکەن کە بتوانین لەگەڵ ئەمەوەکی من بژێت ژیان بەرە دەستە لەگەڵمانە. خێراتتانەکەم لەم ڕۆژە پیرۆزەیە ڕۆژی مانگی ڕەمەزانە لە کۆتایی مانگەکەی دەستی هاوکاری زۆرە لە چەمچەماڵ نمونەمان زۆرە نمونەی قەبرستانەکەمانەیە قەبرستانەکەمان خەڵگەوەتانێ لەسەر تۆپێنێ لەسەر شتێکی بەسیت خەڵکە کوژرێ لەسەر شتێکی زۆر سادە خەڵک زۆرە کوژرێ ئەوەتانێ لە چەمچەماڵ کاکە زەوی بە بەلاشە دەرێتە قەبرستان کۆمەڵێ پێداویستی تایبەت هەیە هیچ شارەکان دیش دێنن لە چەمچەماڵدایانێ کەس نییە بە خێویانکە کۆمەڵێ گەنجی جوانی ئەم شارەمان بە خێویانەکەن دکتۆریان پێەکەن جلوبەرجیان بۆ دابینەکەن کەسانێکەیە بە تایبەت جلیان بۆ دابینن پارادەنە ئەو کەسانی کەوا یارمەتی ئەو هەژاران نادەن زۆرن لەو کەسانە چەمچەماڵ ڕوحێکی هەیە زۆر تایبەتە لە هەموو شوێنەکانیتە جیاوازە ئەو پێداویستی تایبەتانە نەخۆشنیانە سەردانی دکتۆریان پێکەن دکتۆری چاشیان پێکەن کاکە چەمچەماڵ لە چی ڕوویەکەوە کە دەستی هاوکاری بوو کاکە ئەگەر ئاگرێ بکەوێتەوە لە چەمچەماڵ خەڵکەکە هەر وەکو ئاگر کوژێنەوەی فریایەکەوێت فرای ئەو شوێناکەوێت بە زووترین کات هەت زەرێکی لێکەوت بێ پارەی بۆ کۆکرێتەوە ئیتر چەمچەماڵ کامیان باسکەین خەڵکە دێت دۆستایەتی زۆرمانەکە ئەم هەموو قوتابیانە ئەم هەموو خوێندکارە لەم لاولاوە دێن لە شارەکانی ترۆ دێن بۆ چەمچەماڵ
بڕواتان دێ من جۆم لێ بووە خەڵکە بووە لە شوێنی نیشتەجێبوونی و خوێنکارانە لە ڕەمەزانان خواردنیان بۆیان برد نمونەمان زۆرە لە چەمچەماڵ کاکە چەمچەماڵەوەتان لەسەر ڕێگاکە خواردنی 1400 کەس دابی نەکرێت یعنی مزگەوتەکان کاکە یعنی کامیان باسکەین مزگەوتەکان کاکە هەموو مزگەوتێ کۆمەڵێ سیارە سیرەکەی وەستاوە ئاوی بۆ بە خواردنی بۆ بە هیتر دەستی هاوکاری چۆن چۆنی بێت لە چی شارێکی ئەم کوردستانی خۆمانە بەم شێوەیە تۆ کەسێکت لێ ئەمرێ خۆت ساحێبی نیت تۆ بەس توانی بڵێ کاک من پرسەکەی لەوانە بۆ دانێ بوو تەواوی تر هیچ شینێکردنی هاوڵاتی هێت پێویستی بەوەیە یارمەتی بین شوێنەکانی پێ بۆ دیارەکەین داوای شوێنمان لێکا عینوانمانەیە پێمانەڵێ شوێنێکمان پێویستە هاوکاریەکەین جاڕایە ئەگەرت پێویست کا خۆشمان لەگەڵیاشی ئیتر جاڕوا بوو کابرا ئۆتۆمبیلەکەی ڕاگرتو دوای لە کار کەوتووە لەگەڵای پاڵمان ناوە شۆفێری کەمان بۆ ڕاگرتووە ئەتەڵاتمان بۆ داکردو تەلەفۆنمان کردووە شۆفێرینمان بان کردووە چۆن بڵێ فیتەرمان بۆ بان کردو بۆی سارەکەیان بۆ چارەسەرکە